شتێک بۆ وەزارەتی دارایی عێراق ئامادەکراوە تێیدا ئاماژە بە داهاتە نەنەوتیەکانی کوردستان کراوە کە 150 بۆ حکوومەتی عێراق دەنێردرێت و داهاتە نافیدراڵیەکانیش ئاماژەی بۆ کراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە وەزارەتی دارایی عێراق گوتووە مافی خۆمانە و 1 دیناری لێ تەسلیم ناکەین بەڵام داهاتە فیدراڵیەکان نیوەی ڕادەستی حکوومەتی عێراق دەکرێت و لە راپۆرتەکەدا ئاماژەی پێکراوە هەر بۆ ئەم مەبەستەش بۆی بارودۆخەکە بەم شێوەی ئێستا بەڕێوە بچێت و ئەگەر لە بەردەم ناردنی موچەی کوردستان دروست نەبێت تاندێکی باڵای وەزارەتی دارایی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی بەڕێوەبەری گشتی ژمێرکاری لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و کۆمەڵێک ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران و کۆمەڵێک ڕاوێژکاری وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەشاندەکەدا هەن و ئەمڕۆ کاتژمێر 7 سەر لە بەیانی بەرەو بەغداد بەڕێکەوتن پێش کاتژمێردا گەیشتە بەغداد و ئێستا لە بەغدادن بۆ ئەوەی وەزارەتی دارایی عێراق هەر کاتێک پرسیارێکی هەبوو یان ڕێگریەک لە بەردەم ناردنی موچە دروست بوو ئەوان ڕاستەوخۆ لە نزیکەوە وەڵامی پرسیارەکانی وەزارەتی دارایی بدەنەوە یان ئەو لەمپەرانەی لە دێنە بەردەم ناردنی موچەی مانجی 6 ئەوەی لە دەسەڵاتی ئەواندا بێت چارەسەری بکەن بێگومان لانە تەکنیکیەکان دەتوان وەڵامی بدەنەوە بەڵام ئەوی پەیوەندیدارە بە کێشەی سیاسیان بە کێشەی نێوان دوو حکومەت ئەوان دەسەڵاتی ئەمەیان بۆیە باگەرێکی زۆرەوە ئومێد هەیە سبەینێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار لە ناردنی موچەی مانجی 6 کوردستان بدرێت موچەی مانجی 7 شاندێکی تەکنیکی لەوێن بۆ ئەوەی ئەوانیش ئامادەکاری بکەن و کۆبوونەوەکان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق دەست پێ کردووە بە تایبەتی لە سەربابەتی داهاتی مانجی 7 لەوێن کە هەرێمی کوردستان دەتوانێت چەند داهات ڕادەست بکات لێرەوە پێشەوەی بچنە بەغداد بۆیان یەکلا بۆتەوە بە وەزارەتی دارایی عێراقیش دەڵێن کە هەرێمی کوردستان ناتوانێت وەکو مانجی 5 کە 120 میلیاریان نات 120 میلیاری دیکەش بۆ مانجی 6 ئامادەیە ئەویش دوای هەناردەکردنەوەی نەوت ڕادەستی عێراقی دەکەن ناتوان بۆ مانجی 720 میلیارد دینار بۆ بکەنەوە چکە داهاتی کوردستان ئەوە نیە. هەتا وەکو ئێستا پرسی موچەی کوردستان لە کارنامەی کۆبوونەوەی سبەینەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا نییە بەڵام بە ئەگەرێکی زۆرەوە سبەینێ یەکێک لە خاڵەکانی کارنامەی کۆبوونەوەکە قسەکردن دەبێت لەسەر موچەی کوردستان و دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کوردستان دوای 2 ساڵ و نیو لە ڕاگیرانی بە ئەگەرێکی زۆرەوە سبەینێ سوودانی بەلایانی کەمەوە بڕیار لە ناردنی یان لە خەرجکردنی موچەی مانجی 6 کوردستان دەدا. لیژنەکان وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی دارایی عێراق راپۆرتی کۆتایی خۆیان ئامادە کردووە و هەر ئەمڕۆ بۆ نووسینگەی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق دەنێردرێت بۆ ئەوەی هەر ئەم شەو لە کۆبوونەوەی چوارچێوەی هەمانجی کە بڕیار وایە بەڕێوە بچێت و کەمێکی دیکە ئاکانفامی زانیاری زیاترمان پێدەدات لەسەر کۆبوونەوەکە باز دەکرێت و سبەینێش دەبێتە بەشێک لە تەوەری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە هەموو سێشەممەیە کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام دەدات. لەسەر پرسی نەوت لە نێوان هەرێمی کوردستان و عێراق کێشەیەکی ئەوتۆ نەماوە ئەوەی ماوەتەوە تۆپەکە ئێستا لە ساحەی حکوومەتی عێراقە بۆ ئەوەی بڕیار لە دەستپێکردنەوەی ناردەی نەوتی کوردستان بدات بە مەرجێک پێشوەختە دەبێت لەگەڵ کۆمپانیا نەوتەکان ڕێککرێت. بەڵێ کۆبنەوەکە ئەم شەو ئەنجام درێ ئەو کارنامەی کە لە کۆبنەوەکەدا ئەمڕۆ کۆمەڵێک پرس و تەوەر هەیە کە ئەو پرسانی کە لێوە دەکرێت بە گرنگترینیان کە باسی هەرێمی کوردستانە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە ئەو لێک تێگەیشتنی کە 23 کەس واژۆیان لەسەر کرد و پێشتر لە هەولێر ئیمزای لەسەر کراوە لەلایەن هەردوو شاندی وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتەکان بڕیار وایە ئەو راپۆرتە کە گەیشتۆتە سەر دەستی محەممەد شیع سوودانی لە کۆبنەوەی چوارچێوەی هەماهەنگیدا گفتوگۆی لەسەر بکات چونکە چوارچێوەی هەماهەنگی هەر پێشتریش بڕیاری ئەوەی دابوو کە تا ئەو کاتەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ نەکا نابێ موچە ڕەوانە بکرێ بەڵام موچەی مانگی 5 وەکو نیازپاکیەک ینی فەرمانی سەرفکردنی لەسەر درا بەڵام ئێستا بۆ موچەی مانگی 6 خۆ دەزانی وەستاوە تا ئەو کاتی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکا بۆیە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیراندا
یعنی ببوورە پێش کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران دەبێت سوودانی لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیدا گفتوگۆ لەسەر ئەو پرسە بکە دواتر بێتە بابەتی لەناو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیراندا بۆی بەرچاوڕوونیە چێ بێ خۆ دەزانین بابەتەکە ینی گەشتۆ بە بابەتێکی زیاتر سیاسی و ئێستا چوارچەوەی هەماهەنگی بڕیاری یەکلاکەرەوە لەسەر ئەو پرسە دەدا جگە لەوەی کە سوودانی خۆشی بڕیاری لەسەر